هاوسەرگیری پێشوەختە چییە؟ بۆچی لە بەشێک لە دادگاکان ئەم جۆرە هاوسەرگیریە ئەنجام نادرێت بەپێی یاساکان دەبێت تەمەنی سەر و هەژدە ساڵ بێت. دەمانەوێت لەم راپۆرتە مەیدانیەدا بۆ چوونی دادگا و هاوکات توێژەران و مافی مرۆڤ و لایەنی تەندروستی وەربگرین لەگەڵمان بن. بەپێی یاسای باریکەسی بەرکار لە هەرێمی کوردستان و بەپێی مادە 7 لە یاسای باریکەسی کە ئێستا کاری پێدەکرێت لە هەرێمی کوردستان مەرجی ئەوە دانراوە بۆ زەواج کە دەبێتن ئەهلیەتیان تەواو بێ لە ڕووی عەقلیەوە دروست بن و تەمەنی 18 ساڵیان تەواو کردبێ. بەڵام لە مادە 8 ئاماژە بەوە کراوە کە ئەوانەی تەمەنی 15 ساڵیان تەواو کردووە واتە 16 بۆ 17 ساڵ دەتوانن بین لە دادگا زەواج بکەن، بەڵام بە مەرجی ئەوەی کە قازی ڕێگەیان پێ بدات و بە ڕازیبوونی وەری ئەمریشیان هەروەها قابلیەتی بەدەنیان تەواو بێت کە ئەوە لە یاساکە ئاماژەی پێکراوە. زۆر گرنگە ئەوە کاری پێ بکرێت و ئەوانەی کە زەواج دەکەن بنێرێن بۆ لیژنەی تایبەت بۆ ئەوەی دڵنیا بنەوە لە قابلیەتی بەدەنیان و عەقلیان و هەر نەخۆشیەکی تر کە هەیتیان. بە حکمی ئەوەی ئێمە ڕۆژانە لە ناو دادگاکانین و زۆر ئەو حاڵەتانە دەبینین، زۆرمان پێ باشەوە پێشنیار دەکەین کاتێک دوو نەفەر دێن بۆ هاوسەرگیری ئەوانە بنێردرێن بۆ لیژنەی تایبەتمەند بۆ ئەوەی ڕاوێژیان پێ بدەن لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی دەرونیوە پشکنینیان بۆ بکرێت بۆ ئەوەی بزانن تا چەند پێیان دەکرێت خێزانێک پێک بهێنن. بەڕێ سەبارەت بە کاروباری لیژنەی پزیشکی هەمیشەیی سۆران ئەو لیژنەی هەموو ڕۆژانی دووشەمە لیژنەی هەمیشەیی گشتی دانیشتن کە لە پێنج پزیشک بیا کە پێنج پزیشک پسپۆری جیاواز، پسپۆری هەنا و شکست چاو، ئافرەتان و قورگول و توجێ کە زیاتر و حاڵەتانە بەرەکاتن بۆ نمونە ئەوانەی کە مۆڵەتی تەندروستی وەرەگرن یاخود ئەوانەی کە دامەزرێن لە داوم دەستگایەکان یاخود ئەو کاروبارانی کە زۆر جار مەسەن لە دادگا بۆ دیاریکردنی کە کەسێکی گرفتێکی عەقلی هەبیتن یاخود کێشێژی هەبی یاخود مەسەن ئەو کچانێک کە شووەکەن بەڵام تەمەنی یاساییان تاو نەکردە بۆ نمونە نەگەیشتنە 18 ساڵ بە هەمان شێوە دێن سەردانی لیژنەکان پشکنیان بۆ کرێ ئایا لە ڕووی جەستەیەوە کە ئەو کچاتوانی هاوسەرگیری بکە یاخود نا. هەروە سەبارەت بۆ حاڵەتانێک کە بۆ نمونە لیژنە تێبینی لەسەر هەر حاڵەتێکە بێتن بۆ نمونە مەسەلەن لە دادگا نووسرا کراوە بۆ ئەوەی بتواندرێ ئەو ئامادەیە لە هاوسەرگیری دوای ئەگەر دوای پشکنی دەرکەوت کە لە ڕووی جەستەیەوە ئامادەنی ئێمە وەکو بە نووسرای فەرمی ئاگداری دادگاکەینەوەکەوە ئامادەنی بە ناوی خوای گەورە و میهرەبان. سەبارەت بە زەواجی کەمتر لە 18 ساڵی تەمەن لە ڕووی شەرعەوە یعنی قەنەعەتی ئێمە بڕەئی ئێمە وەکو زانایانی ئاینی شریعەتی ئیسلامە. لە شریعەتی ئیسلامدا هیچ سنوورێک دانەنرایە، ساڵ دانەنرایە بڵێ لە تەمەنی ئەوەندە دەبی مێردی بکاتن، کەمتر لەوەی نابی مێردی بکاتن بەپێی ضرورەتە تەبعەن. جاری وە هەیە ژن تەمەنی کەمتر لە 18 ساڵیشە بەڵام ئەو شایستەی ئەوەی مێردی بکاتن و لە کۆمەڵگای ئێمەشدا بە تایبەتی لەو بارودۆخەی کە ئێستا ئێمە تێداینە پێم وایە 18 ساڵ تەمەنێکە خۆی ڕاستە، یعنی لیژنەی طبی ئەتوانی بڕیار بدا بڵێ ئەو ژنە توانای ئەوەی هەیە دەگەل ئەو پیاوەی بژیتن، بەڵام خۆ لیژنەی طبی ناتوانی بڕیار بدە ئەخوا ئەو ژنە ئەتوانی ماڵی بەڕێوە با سبەینێ منداڵی بەخێو کات تەسەڕوفی کومن لەگەڵ ئەو منداڵی. لەبەرەوە جاری وهەیە ضرورەتی چی وا دەیتە پێش کە ناتوانی ملتزمی بەو یاسای حتا لە دادگاکانی هەرێمی کوردستانیش تەمان مڕعاتی وەکرایە. بۆ نمونە دەبینی کچێک تەمەنی لە 18 ساڵ کەمترە بەڵام ڕەد و کەوتوە لەگەڵ کەسێکی دیکە، لەو حاڵەتەدا خێزانی ئەو کچە ئەو کچەی وەرناگریتەوە بە هیچ شێوەیەک و ئەگەر تەسلیمیش بکرێتەوە لەوانە بکوژرێتن. ئیدی لەو حاڵەتەدا چ عورفێک ئەوە قبولەکە کە کچێک بە ناشەرعی بەبێ یاسایی بەبێ زەواجی یاسایی لەگەڵ کەسێکدا بژیتن. بەڵام ئێمە وەکو یەکێتی زانایان تەمان تعلیماتی ئێمە وایە حتا زەواج لە محکەمەی لە دادگا نەکرێتن، لای مامۆستای ئاینی مارە نەکرێتن. چەندین جار ڕێنمایشمان دەرکردیە بەعام ینی بە شێوەیەکی گشتی مامۆستانی ئاینی ملتەزمن بۆ بڕیارەوە. بێگومان پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی یەکجار گرنگەوە لە کۆمەلگادا کاریگەری باشی لەسەر بەرەو پێشچوونی کۆمەلگا دەبێتن کە نەوەی دوا ڕۆژ بەرهەم دێنێتن.
بەداخەوە ئێمە کاتێک سەیری هەندێک کۆمەلگا یاخود هەندێک شوێنەکەن لە هەرێمی کوردستان یان لە زیاتر باشتر برن لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران زۆر جارە بینین هاوسەرگیری پێشوەختەش هەیە بەڵام ئەو هاوسەرگیری پێشوەختە لەبەر هەندێک کۆکاران زۆر جار کێشەی گەورەی خوڵقاندووە لە ناو کۆمەلگادا بەتایبێت کێشە کۆمەڵاتیەکاندا چونکە کاتێک بڕگار لەسەر هاوسەرگیری پێشوەختە دەرێ زۆر جار لە نێوان کچ و کوڕێکە بینین کە تەمەنیان جیاوازە یان ئەمانە نەگەشتونە تەمەنێکی پێگەشت و یا هەم لە ڕووی جەستەی هەم لە ڕووی ژیریشەوە جا بۆیە ئەم زەواجە یاخود ئەم هاوسەرگیریە کێشەی بەدوادادێتن کاتێک ئەمانە ئەگەنە تەمەنێکی تر پێ دەگەن و تێدەگەن و زیاتر هوشیارە بنەوە یان زۆر جار باشترە بڵێن کە ئەم دوو کەسە لە دوو کۆمەلگای جیاواز پەروەردە ئەبن ئەبینین لە کۆتاکەیدا سەر کێشێتە سەر جیابوونەوە و دەرهاوێشتەکانی جیابوونەوەش بێگومان دەرهاوێشتەی زۆر خراپن و کاریگەری ڕاستەخۆ لەسەر خێزان دەبێتن لەسەر تاک دەبێتن بەداخەوە کە ئێمە دەڵێن لە هەرێمی کوردستان ڕەنگە لە زۆربەی ناوچەکان ئێمە سیستمێکی پیا و سالاریمان هەبێتن باجە قورسەکە بەڕاستی لە جیابوونەوەدا زیاتر ئافرەت دەداتن ئێمە بەپێی ئەو ئامارانەی کە لە دادگای بەرایی سۆرانمان وەرگرت کە دەتوانین بڵێن ڕەنگە زۆربەی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بێتن لە دوای ئەوەی کە ئێمە بینیمان راپۆرتێک لە ئەنجومەنی دادوەری دەرچوو کە باسی وەکو زەنگێکی مەترسیداری لێدا لە کۆمەلگا کە باسی جابوونەوە کرد چالاکیەکمان گفتوگۆیەکی کراوەمان سازدا بۆ کۆمەڵێک کۆمەڵناس و یاساناس و مامۆستایانی ئاینی و پسپۆڕان و کەسانی ئەکادمی لە زانکۆ و مامۆستانی زانکۆ لەسەرەوەی بۆی بتوانین چۆن برین گفتوگۆیەکی کراوە بکەینە سەرەوەی کە هۆکارەکان چین بۆچی ڕێژەی جیابوونەوە خەریکە ئەبێتە مەترسی لەسەر کۆمەلگا بۆ نمونە گەر ئێمە سەیری ئەو ئامارانە بکەین لە ساڵی 1221 ڕێژەی هاوسەرگیری هەبووە بۆ نمونە 217 جیابوونەوە هەبووە کە دەکاتە ڕێژەی 17 لە سەدا کە ئەمە ڕێژەیەکی زۆرە لە ساڵی 2023 کە ڕێژەی هاوسەرگیری کەم بۆتەوە بووتە 1172 و ڕێژەی جیابوونەوە بەرز بۆتەوە کە بووتە 228 کە ڕێژەکەش دەکاتە 19 لە سەدا کەواتە لێرەدا ئێمە چۆن گەر سەیری ئەم ئامارانە بکەن مەترسیدارن چکە لە حاڵەتێکە ئەبینین لە ساڵێک بۆ ساڵی پاشتر ڕێژەی هاوسەرگیری نزم ئەبێتەوە ڕێژەی جیابوونەوە بەرزە بێتەوە جا ئەم ئامارانە بۆ زانیاری جەنابەت ڕەنگە لە دادگاکان تۆمار نەکرابن هەندێک جیابوونەوە لە شوێنەکانی تر یاخود ڕەنگە لە ڕێگای شەرعیەوە جیابوونەوە ڕوویدا بێتن و ڕەنگە بەشێک لەوانش هاوسەرگیری پێشوەختەی تێدا بێ بەتاکید جا بۆیە ئەمانە هەروەک ئاماژەمان پێکرد هاوسەرگیری پێشوەختەش یەکێکە لەو هۆکارانەی کە ڕێژەی جیابوونەوەی بەرز کردوتەوە یەکی لەو شتانێکەوە زۆر باوە لە ناو ئێمەدا یەک لە هۆکارانەکەوە لاسایکردنەوەی تەقلیدکردنەوەیە لەبەرەوەی یەکێک لە ئەندامانی خێزانی کچە یاخود کوڕیان هاوڕێکانیان پرۆسی هاوسەرگیریان پێکەیناوە ئیتر ئەوەش بەهۆی بڵاوبوونەوەی کۆمەڵێک وێنە و عەزیە و هۆڵی شای گێڕان و ئاڵتونە و یاخود سامانە و یاخود سەفەرکردنە ئەمانە جۆرێک لە سەرنجڕاکێشانێک دروستەکە کە بۆ ئەوەی کچە یاخود کوڕە بچێنە ئەم پرۆسەیە و پەیوەندیەکە دروست بکەن و هاوسەرگیری ئەنجام بدەن یەک لە هۆکارەکانی تر خراپی پەروەردەی خێزانە لەناو کۆمەڵگەی کوردیدا بەداخۆمێکێکە لەو خاڵانێکەوە زۆر کاریگەری نەتیجی لەسەر کۆی ژیانی ئێمە دروست کردووە بە تایبەتی لەم پرۆسێکەوە باسم کرد پرۆسەکە پرۆسێکی لێسادا ئارەزومەندانەی ئەمەش هۆکارەکە بۆ ئەگەڕێتەوە ڕەنگە بەشێک لە دایک و باوکان ویستی ئەویان نەبێتەوە کچەکان یاخود کوڕەکەیان زەواج بکاتن لەبەرەوەی داهاتێکی سەربەخۆی نییە لە ڕووی ئابووری و ئیستیقراری نییە ناتوانێت بەرپرسیاردەی خێزان لە ئەستۆدا بگرێتن بەڵام ئیتر پرۆسەکە ئەنجامە درێت لەبەر نەبوونی چاودێری سەرپەرشتیاری خێزان بەسەر ئەندامەکەی خۆیەوە یاخود بڵێن خراپی پەروەردەکردنیەوە یەک لە هۆکارەکانی تری کۆمەڵگەی ئێمە دایمەن دروشمێک بە کچەکانی خۆمانەوترێتەوە کچ بۆ ئەوە باشە بچێتە مەڵبەخەوە یعنی ئەوەیەکێک لە بیر و باوەڕە هەرە باوە نێگەتیڤەکانی کۆمەڵگەی کوردی وای کردووەکەوە کچانمان دایمان ئەو قسەی لە مێشکیان بزنگێتەوەکەوە هەرچی بکەن هەر ئەبێ پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن جایتر بۆیە ئەوان بیر لەوە ئەکەنەوە کاریگەری نێگەتیڤ لەسەر بیرکردنەوەیان دروستەکە یەکی لە خاڵەکانی تر ببورن کە ئەو چەمکێش بەکاردینم
بوونی مەسلەی قیرەکچی لە کۆمەڵگەی کوردیدا لەبەرەوەی کۆمەڵگەی کوردی ڕەنگە بەشێکی زۆری ئافرەتمان هەبێتەوە تا ئێستا زەواجی نەکردووە ئیتر لە ناو خێزانەکان بەشێکیان ترسی ئەویان لێ ئەنیشێت کەوا کچەکان ڕەنگە نەتوانێت پرۆسی هاوسەرگیری یاخود زەواج ئەنجامدا ئەگەر دوا بکەوێتن بۆیە لەگەڵ یەکەم داواکاری یاخود یەکەم داخوازی ڕەنگە کچەکەیان بدەن بە شوو یاخود زەواج بکاتنیان کوڕەکە بە هەمان شێوەوە ناتوانن ئەندامەکانی خۆیان کۆنتترۆل بکەن یەک لە هۆکارەکانی تری ئێمە کە باسی بکەین مەسلەی ئاینە کە ڕۆڵێکی بەرچاوی هەیە بێگومان لەبەرەوەی لە ئاین هاتووە ئێمە کۆمەڵگە بکە حکمیەوەی زۆری نەمان مسلمانە ئەڵێکەوە کچان و کوڕان کاتێ باڵغە بن پێویستە پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن بەڵام ئەم باڵغبوونە ڕوون نەکراوەتەوە ئایا لە ڕووی عقلی و جەستەی و ژیریەوەیە یاخود لە ڕووی شتی ترەوەیە کە پێویستە ئەمە ڕوون بکرێتەوە و بۆی تاکەکانمان تێبگەن و ئاسی وەشارێکە بەرز بکرێتەوە وەکو کاریگەریەکان ئەگەر باسی عفو هۆکاری ترشکەمێ باسی بکەم گەورەی قەبارەی خێزان بوونی ڕێژەی کچی زۆر لە ناو خێزانەکان ئەوەش هۆکارێکی ترەکە بۆتە سەبەبی ئەوەی کە ئەم پرۆسێ زوو پێک بهێنرێتن جاچی کچ بێ یاخۆت کوڕ بێتن قەڵەباڵغی خێزان گەورەی خێزان هۆکارێک ترە ئەمە بینیتان لە سەر پرسی هاوسەرگیری پێشوەختە بۆ چوونی کۆی ئەو دامەزراوانەی کە سەردانمان کردن پەیوەست بەم بڕیارە ئاماژەیان بەوەدا کە دەبێت هاوسەرگیری بە پێی یاساکان بەڕێوە بچێت و هاوکات ئەو ڕێژە بەرزەی تەلاقش کە لە هەرێمی کوردستان ساڵانە ساڵ لە دوای ساڵ ڕوو لە بەرزبوونەوە دەکات ژمارەیەک لەم ڕێژێشدا بەهۆی هاوسەرگیری پێشوەختەوەیە پشتیوان کەریم زاری کرمانجی ئیدارەی سەربەخۆی سۆران